ئەمانە نووسراوی پارێزگارە وەکالەتەکەی کەرکووکن کە ڕاستی دەستگای دژە تیرۆری عێراقی کراون بەمەبەستی لێکۆڵینەوە لە ژمارەیەک ڕۆژنامەنووس. ڕۆژنامەنووسەکان پێک هاتوون لە سەرجەم نەتەوەکانی کەرکووک بەوە تاوانبارکراون کە چاواشەی ڕایگشتی دەکەن بەبێ باسکردنی هیچ بەڵگەیەک. بڕیارانی پارێزگاری کەرکووک لە اختصاسی ئەوانە ینی ئەمەوە کات ئەو پەڕی بێ ئومێدی لە ڕۆژنامەنووسان و لە خەڵکی کەرکووک شابەدی بکرێ، ینی ئەمە فشارێکە فشارێکی دەرونیە بۆ سەر ڕۆژنامەنووسان و بەسەر بۆ سەر خەڵکی کەرکووکیش کە شارەکە جێبێڵێ بەڕاستی. ینی ئەبێ حکوومەتی هەرێم و سندیکای ڕۆژنامەنووسان ڕێکخراونە و دەوڵەتەکان کە داکۆچی لە ڕۆژنامەنووسان و مافی مرۆڤەکان بەجددی بێنە سەر ینی بەرگری لەم کەیسە بکەن و بەرگری لە ڕۆژنامەنووسان بکەن. ئەم ڕۆژنامەنووسە سندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی لە نووسراوەکەی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت ئاگادار کردوێتەوە. سندیکاش لە بەیاننامەیەکدا داوایان لە سەرۆکوەزیرانی عێراق کردووە کە ڕاکان سەعید لە پۆستی پارێزگاری کەرکووک دوور بخاتەوە. هذا الكتاب يعني صدر مفاجئ. ئەم نووسراوە بەڕاستی چاوەڕوان نەکراو بوو. ئەمە جۆرێکە لە پێشلکردنی مافی ڕۆژنامەنووس. داوا لەلایەنە پەیوەنددارەکان و سەرۆکوەزیرانی عێراق دەکەین لێکۆڵینەوە لەم کێشەی پارێزگاری کەرکووک بکات، چونکە ئەمە پێچەوانی دەستوری عێراقە. ئێمە چاڕوانی ڕێکارەکانی دژە تیرۆری عێراق دەکەین، دواتریش هەڵوەستی یاساییمان دەبێت. بەو پێی ئەم نووسراوی پارێزگاری کەرکووک کاریگەری هەبووە لەسەر ناو و ناوبانگی ئێمە. سوپاسی سندیکای ڕۆژنامەنووسانی عێراقش دەکەین کە لە ڕێگەی بەیاننامەیەکەوە داوایان لە سەرۆکوەزیران کردووە بەرامبەر پێشلکردنی مافی ڕۆژنامەنووسانی کەرکووک بێدەنگ نەبێت و پارێزگاری کەرکووک لە پۆستەکەی دوور بخاتەوە. أصدر بيان طالب بها من السيد العبادي إقالة محافظ كركوك. هەرچەندە تا ئێستا ناوی تەواوی ئەو ڕۆژنامەنووسانە ئاشکرا نەبووە کە ناویان لە نووسراوەکەی پارێزگاری کەرکووکدا هەیە، بەڵام بە پێی زانیاریەکان ژمارەیان 40 ڕۆژنامەنووسە و سەر بە دەستگا ڕاگەیاندنە جیاوازەکانن. کەڕۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.